زۆر دڵخۆشم کە توانیمە کارێک بکەم. ڕاستە خاوەن پێداویستیم، بەڵام منەمەوێت بیسەلمێنم هەم بۆ کۆمەلگا کە بڵم هیچمان لەوان زیاتر نییە. ڕاستە ئەگەر جیاوازیەک بکرێ بە عەقڵ ئەکرێ نەک جەستە، کەواتە منەمەوێت توانای خۆم بسەلمێنم پێش هەموو کتانی کە هیچ کێشەیەکیان نییە. من خەونمەوەیە کارەکەم زۆر گەورەتر بکەم لەمە، بەڵام ئێستا من توانیمە تەنها ئەمە بکەم، بەڵام خەونی من زۆر لەمە گەورەترێکە. خەونمە کە ئیش بکەم، خەونمە کە داهاتێکم هەبێ بۆ خۆم خاوەنی خۆم بم لە پێداویستەکان لە هەمووشت کە بتوانم بۆ خۆم دابینی بکەم و چاوەڕێی دەستی هیچ کەسێکی تر نەکەم. پەیامەوەیە منەڵم پێیانەگەر ئیرادەیان هەبێ ئەتوانن هەموو کارێک بکەن، هیچ شتێک نییە ئەستەم بێت، تەنهاوەیە تۆ ئیرادێکی بەهێزتە بێت توانی بیکەی. پەیام بۆ کچەکانەوەیە پێویستەکە خاوەن خۆیان بن پێش هەموو شتێک. پیشە زۆر ئەتوانن هەڵی بژێرن، کچ زۆر بەتوانایە بەمەرجێک ئەوەی کە بتوانێت ئیشێ بکات، دڵنیام زۆر بەتواناترێکن لە پیاوان. بیرۆکەی کارەکەم بەوە بۆ هات کە من پێویستم بە چۆنڵی زۆر شت هەیە لە ژیانە، کەواتە منەمەوێت و شتانی پێویستمە خۆم دابینی بکەم، وە لە کردنی ئەو شتانەژە ئەمەوێت یارمەتی زۆر کەسی تری پێ بدەم. ئێمە وەکو کۆمەڵە لە مامۆستایانی ئامەدی ئاسوویەکتان خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆ لە کردنەوەی ئەم دوکانە خنجیلەیەدا بەشدار بووین. دیارە ئەم بیرۆکەی ئەم خوێندکار خۆشەویستە خۆی بووە، بەڵام ئێمە وەکو خوێندکارێکی خاوەن پێداویستی تایبەت کە هەمیشە پاڵپشتی بووین کە توانیمانە کۆمەڵێ لە خەونە بچووکەکانی بۆ بەدی بهێنین، بەڵام ئینشەڵڵا لە داهاتوودا هەوڵە دەین لەپاڵ ئەم خەونە بچووکە بە پاڵپشتی ئێمە و مامۆستایان و خوێندکاران و خانەوادە بەڕێزەکەشی بتوانین خەونە گەورەکانیان بەدەست بهێنین. بەڕای من هیچ جیاوازیکی نییە لەگەڵ خوێندکارێکی ئاساییە، بەڵکو ئەم توانای زۆر و لێ هاتوو زۆر بەتواناشە.